کەروانی ڕابوون و ئەستانەوە و تێکۆشانی هەڵگیری ئاڵە ئیسلام و سەدای کوردی موسڵمانی بەرچەمی یەکتەپەرستی دەکەین بە کاڵە نیشتیمان. بە ناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە قزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیام. ئەمڕۆ 31 ئایارە ڕۆژی دامەزراندنی کۆمەڵی دادگەریە و ڕاگەیاندنی کۆمەڵی دادگەریە. دەچمە ناو هاوڵاتیان و دەپرسم ئایا پرۆژە و کارەکانی کۆمەڵی دادگەری قزمەتی خەڵکی کوردستانیان کردووە و لە هەمان کاتیشدا ئایا تا چەند لە پرۆژە و کارەکانی کۆمەڵی دادگەری ڕازین و چ پێشنیار و داواکاریەک بتان لەم حیزبە 25 ساڵەیە هەیە. لەگەڵماندا پێم خۆشە وەکو هاوڵاتیەک تا چەند لە کارەکانی کۆمەڵی دادگەری ڕازیت. بە نمونە لە کارە پەروەردەییەکان دەستگای نووری حیکمەی هەیە، ناوەندی پەروەردەیی هەیە و کەناڵی ڕاگەیاندنی ئیسلامی بە ناوی بانگەواز و پەیامی هەیە. ئیسلامیان هەموو شتێکیان تیا مەوجودە، یا ڕاست بڕۆ لە خێرە، لە سەیاقەیە، لە فەقیرە، تا ئەستا هەر لە تەلەڤیزۆنی شادی ومە لەوانەیە 50 خانوویان بۆ فەقیری کڕیبێ دەخوانەکە ئەمانە دەست بەرن خۆ هاشیانە بەخۆ. ئەیتۆ وەڵات من لیان ڕازیم و ماڕیان ئاوا بێ و ئێستا ئێمە باسێک لە پەرلەمانتارەکان بکەین. پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوودا مەسەلەن سولفەی زەواج، هاوسەرگیری، سولفەی عەقارات، خانوبەرە و خانوو دروستکردن و مەسەلەی بابەتی جێندەر کە لایەنە ئەڵمانیەکان هەوڵیاندا بیسەپێنن. ئەمانە هەمووی پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری و بە هاوکاری پەرلەمانتارە ئیسلامیەکانی دیکە یعنی ئەم بابەتانەیان بەلای دینی موسڵمانان و خەڵکی ئەم هەرێمە شکاندەوە. تا چەند ئەمانە لای جەناب گرنگن ئەمەڵێستان؟ گرنگن و پارێزیشیان دیارە، پیا ڕاست بڕۆ دا لە منداڵێکیش پرسە بخوان جوابێنەوە. دا مەسەلە ئەوان کاک ئەم دوو حیزب بەخۆ پیاوەتیان نیەشتەوە، نە ناو نە لەگەڵ تویان، نە لەگەڵی چکەیان، نە لەگەڵ بابەتێکی تر هەیە کە بەڕاستی ئەمەوێ لەسەری کەم بابەتی مامەڵەی ئەو خانوبەرەیە بوو. کاتی خۆی کە ئەو سولفەیە ئەدرا بە هاوڵاتیان سوویەکی لەسەر بوو، بەڵام پەرلەمانتارە ئیسلامیەکان بەرامبەری کۆمەڵی دادگەری ئەو سویان لابرد. یعنی پێت وایە کۆمەڵی دادگەری توانیوێتی خزمەتی دین و ژینی خەڵک بکە؟ وەڵڵا باوکم دیوم و عاد بەخوا چاکیشن من گلەیم لێیان نییە نییە لە هیچیان نەوەکو بڵێ هەلایەن. چ داواکاریەکە هەیە لە کۆمەڵی دادگەری کە لەمە لابیکە و ئیشی لەسەرکە؟ وەڵڵا و بابەتێکە سەری کەوتون و پەشێ هەر دەوامەی لەسەر بکەن، هەم خێرە، هەم فەرزە، هەم خەڵق فەقیرە بوژێتەوە. تا چەند لە کەناڵەکانیان ڕازیت کاتێک کەناڵی پەیام و بانگەواز ئەخێتە سەری، تا چەند دڵنیایی لەوەی کە ئەم ڕازی بە حاڵی خۆم جاهاشە لەوانەیە ناڕازی بێ. پێت وایە بۆچی ناڕازین؟ پێت وایە بۆچی ناڕازین ئەو کەسان؟ وەڵای بە جێوی وی نییە. خۆ بڵێ منە بڵێم وەکو شتێک لەو حیزبەشانی بان کردگارەکانیان جوانن دیارە، ئەبێ پیا و ڕاستیەکان بڵێ باشتر وایان نا. پێت وایە ڕاستیەکە ئەوەیە کە هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری بەرز بنرخێن؟ هەڵوێستەکان دیارە، ئەو مەسەلەکە ئەوەیە. وەکو کۆمەڵی دادگەری کە پاڵپشتیانەکە ئەویش کەناڵی پەیام و کەناڵی بانگەوازە، تا چەند لەم ڕێگایان و پێت وایە توانیوێتی خزمەت بە گەلەکەی خۆی و پەروەردەی موجتەمەعەکەی خۆی بکات؟ پێشەی بەکاتدان دەکەم، دەستان خۆش بێ، توانیویانە خزمەت بکەن، بەڵام ئێمە چاوەڕێی خزمەتی زیاتر لەوانەکەی. ئەوان داواکاریەکت هەیە لە کۆمەڵی دادگەری بەڕاستی کە لە ئایندا بیکا؟ جەنابەت ئەڵێی چاوەڕوانی زیاترمان لێیە، جوانە، کەواتە ئەبێ کۆمەڵی دادگەری زیاتر خزمەت بکات. چی بکات؟ زیاتر خزمەت بکە. بۆ ئاڵێم لەبەرەوەی ئێمە هەمووان موسڵمانی الحەمدوللا، ئەجا بە دەرەجەیە موسڵمانەتیش هەیە، دەرەجەی زۆر بەرزە، دەرەجەی زۆر نزمە. الحەمدوللا ئێمە ئەوان بە دەرەجەی بەرز دانین. ڕخنەکانیشمان زیاترە بێ لێیان، چاوەڕوانیمان لێیان زیاترە بێ. بەڕاستەکەی داوای خزمەتێکی یعنی زۆر زیاتریان لێ چاوەڕوانەکەین. زۆر شتی تر هەیە، چۆن ئێستا هەوڵ بن زیاتر خزمەتی خەڵک بکەن، زیاتر خەستەخانەی دروست بکەن، زیاتر قوتابخانەکان
بەرەو پێش بەرن ئەوە ئێمە قوتابخانەکەمان هەمووی خەریکە بێ بە ئەهلی و بێ پارە بەڕاستەکەی تۆ دەتوانێت هەموو کەسەکانی ئەم شتانە ئەوان ئەتوانن هەوڵی زیاتر بن مەسەرەن دەستگای بەخشینمان هەیە وەکو خێرخوازیەکەی ئەوەی کە دەستگیرۆی هەژارانەکە تا چەند پێت وایە لەم ڕێگەی توانیوان لە خزمەتێکی باشکەن وە پێشنیارت چییە بۆ ئەو لایەنش وڵی پێشنیار ئێمە هەمومان لۆ هەر تاکێکی ئەم کۆمەڵگای پرسی پێشنیاری ئەوواگە باشتر بێ کەس نییە پێشنیاری ئەوە بکە خراپتر بێ هەمومان پێشنیاری ئەوە گەین خزمەتی فەقیر زیاتر بگرێ زیاتر بەدەم فەقیرەوە بچن و زیاتر بەدەم ئەوانەی کە کرێچین ئەوانەی کە بێ ئیشن ئەوانەی کە بێ کەسابەتن فەرموو 2000 شوقە کراوە تۆ لەم شارەیە دەبا 30 شوقە بن بە کرێچەکان خۆر بە کرێ بیانێنێ بە خۆڕایی نەیانێنێ یعنی دەتەوێت کۆمەڵ دادگەری وەکو لایەنێکی معارض فشاری زیاتر دروست بکە لەسەر لایانی پەیوەندیدا لەسەر دەسەڵات نەک فشار خۆیان بە هەوڵ بن بیکەن گاگە لەگەڵ دۆڵەمەنەکانە لەگەڵ ئەو کەسانەیە کەوتە خاوەنی پرۆژی خۆیان بن خاوەنی پرۆژی خۆیان من ئێستا هەموو شوقانە کە دروست دەکرێن ناوی فڵان کەس و فڵان کەس و ئەوەی ئەوەی هێبای موجی کۆمەڵی ئیسلامی بێگاگە وایە پێت وایە لەو کاتە خەڵک ئیسفادەی لێکە ئەی بۆ ئارە وەڵڵا خەڵک ئەم ئێستا سەرکردنە سەرەی کە سەرەکاتە سەر خانوو ئەگرێ بە 300,000 یا شوقاگرێ بە 400,000 نەوەڵاتی لەوێ شوقەیە لەوە لێ ئەوان بگرێگەر بە 100,000 ژمیاننی ئەوان بە کرێکی کەمتیش بێ خەڵکی ئیسفادی لێگە و ڕوو لەوان زیاترەکە ڕوو لە دینەکە زیاترەکە واتە ببێت بە پرۆژێکی ئاوەدانی کە خزمەتی ڕاستەوخۆی خەڵک تا بزە بەدەستان خۆش بێ بابەتێکی تر هەیە مەسەلەی کەناڵەکان کە کۆمەڵی دادگەری خاوەنی کەناڵی پەیام کەناڵی بانگەوازی تا چەند جەناب و مرتاحی کاتێک تەلەڤیزیۆنەکە لەسەرم کەناڵانە جێڵیت و خێزانەکان و ماڵەوە سەیر دەکرد وەڵڵاهی من زیاتر ئەو کەناڵانە گوێ لە قورئانەگرم گوێ لە شتەکانی کە ناگرم ڕاستیەکەی من زیاتر زۆر کە سەیری تەلەڤیزیۆنەکەم حەزم لە سێگرنی یاریە ئەحمەسی یای دۆڵەکانەکەم لە کەناڵەکانیش گوێ لە قورئانەکانەگرم ئەگەر ماڵەوە بزانی کەسەی پەیامەکە دڵنیاتر نیت بانگەوازکە دڵنیاتر نیت تا کەناڵێکی تر چۆن دڵنیاتر چۆن دڵنیاتر بەڕەوا دڵنیاتری گوێ لەو کەناڵە بگرێ ئەدەبی زیاترە بێ ڕەوشی جوانترە بێ دینی بەتواناترە بێ ئەی چۆن وانە بەڕەوەڵاوای دەی ڕازی لە خەستەخانەی بەخشین لە دەستگای نوری حکمە بۆ قورئان و فێربوون وڵای هەرچی چاکە خوا چاکی بۆ بکە هەرچی چاکە خوا چاکی بۆ بکە هەرچی خراپیشە خوا لە کۆڵمانی کاتەوە بابەتی تر باسکەین ئێستا کۆمەڵی دادگەری بەڵێ خاوەنی دوو کەناڵی ئاسمانیە کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز کەناڵی پەروەردەین تا چەند جەناب و لە ئەدا و لە بەرنامەی ئەم کەناڵە ڕازی کە پەروەردەین و ڕەسەنایەتی وڵای خوا چاکتان بۆ بکە من هەرەوە ئازارم خوا چاکتان بۆ بکە کۆمەڵی دادگەری ڕازی ئێستا خوا ساڵیان چاکتان بۆ بکە براکەم خوا چاکتان بۆ بکە چ داواکاریەکە هەیە وڵای حەزەکەم هەر چاک بن چی بکەن بۆ خەڵک چی پرۆژەیە بە گرنگە زانی کۆمەڵی دادگەری بە ناشکری خوانەڵم دەسەڵاتان نییە تە جاباسی چیەکەی خۆی دەسەڵاتان نییە ئەو پرۆژە پەروەردەیانی کە هەیە ئەو پرۆژە پەروەردەیانە ئەوە خزمەتانی کە کردوێتی لە مەسەلەی کاتی پەرلەماندا پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری یەکێک بوون لەو فراکسیۆنانەی کە سەرەکیانەی کە مەسەلەی سولفەی هاوسەرگیری و سولفەی خانوبەرەوە ئەوانیان تەسبیت کرد و مەسەلەی لابردنی جێندەر و سوو لەسەر سولفەی قانوبەرەوە ئەوە کە کرا تا چەند ئەم هەڵوێستانی ئیشێکی چاکە کاکە ئەوە ئیشێکی چاکە ئەگەر بێ فایز و بێ فشت بێ کە فایزی تیا بوو تێڵە کە فایزی تیا نەبوو ماڵتان ناوا بێ کۆمەڵی دادگەری خەمی دین و ژینی ئەم خەڵکی خەمی ئەوەی نەبێ کەواتەوە چیەکەن ئەیوایەوە نییە ئەیکە خەمتان نەبێ کەواتەوە چیەکەن ئێوە چین یعنی ئەوەی ئێمە جیاگرێتەوە لەوانی دیکە ئەوەیە کە دەستمان بە دینەکەەوە گرتووە ئەبێ دەست بە دینەکەەوە نەگری حەچی بکەی بەتاڵە حەچی بکەن بەتاڵە کە دەستان بە دینەوە گرت خوار ژارمەتیتان هەیە وەکی 5 ساڵیاتی دامەزانی کۆمەڵی دادگەریە ئێمە باسی لایەنە حیزبایەتەکەی ناکەین لایەنە پەروەردەیەکەی کۆمەڵی دادگەری خاوەنی خەستەخانەی بەخشینە دەستگای نوری حکمەیە بۆ قورئان دەستگای بەخشینە بۆ هاوکاری هەژاران چەند پرۆژێکی دیکە تا چەند لە پرۆژەکانی زۆر ڕاستە ئیسلام ئەڵێت ئەشهد ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله یەک قورئان هەیە دوو قورئان نییە سێ قورئان نییە ئەم حیزبانە ئەم دادگەری و هەمووی بە ئەدەبانەی خۆشمانەوانەیە ئەگەر ڕاستکەن یەک بن هەوڵمان بۆ پارە دنیا سەرکەوتو و سەرفرازە
پێت وایە کۆمەڵی دادگەری کە حیزبێکی ئیسلامیە و خاوەنی ئەم پرۆژە پەروەردەیانەیە مەسەن کەناڵی ئیسلامی هەیە کەناڵی پەروەردەیە پێت وایە ئەمانە بۆ پارە ئەکایان بۆ ئەمان بۆ پارە نایکن ئەمان ئەو پارەی کە وەری ئەگرن کە خەڵگەیان ناتێت لە مەشاریع دروستی یەکەن بە نمونە خەستەخانەی بەخشینمانەیە دەستگای نوری حکمەمان خەستەخانەی بەخشین نوری حکمە ئەمانە هەمووی بەرەکەت و ڕەحمەتە بەڵام یەک شت هەیە ئایا ئەم حیزبانە ئیسلامیانە بۆ تەنازل ناکەن یەک بن یەک حیزب بێ یەک یعنی جەناب و داواکاریەکەت ئەوەیە کە بۆ ئەوەی پشتی ئەمانەی کە بشکێنی بەڵام فەرمووت دادوێری و نازان چی ئەمە هەموو حیزبی ئیسلامیانە کرد بووە خوا بەزیابێ مە پێمان خۆشە لەبەر ئەوە ئیسلام فێری عەرەبی کردووە ئیسلام چۆنە ئێمە کە ئەڕۆین لەو دەشتا ئەچینە سەر کارێزیەکە شوێنێکە تێگەی دانانیشین جارێکە بەردەنوێژێ دووزەکەین لەسەر کانێکە ئەنج نوێژەکەیکەن اونجا چینە ناو دێکەوە تێگا حاجیواتە ئەمە جەناب و یەکێ لە داواکارەکانەوەی یەک بگرن و بە یەکەوە بن باشە خاڵی دووەم لەسەر بابەتە سیاسیەکە داواکاری و چییە لێیان چی بکەن چۆن فشار دروستکە واللهی گوشار هەر ئەوەیە ئەگەر یەک بن خەڵک لەگەڵیان هەیە ئەگەر یەک بن نەک چوار ئەو قسمیاک و قسمی ئەگە هەمووی یەک بێ یەک هەدەف بێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدن ڕەسوول الله بێ سەرکەوتووە تێگەشتی خەڵکیش نییە خەڵکیش ئەچێت دەنگیان پێ ئەوە خەڵکیش لەگەڵیان نایە تا ئیسا ئیشەڵا قەت پێویستە بە وەڵام سەردانی خەسخانەی بەخشینە کردووە ئیشەڵا قەت پێویستە نابێ نرخێکی هەرزان و هاوکاری زۆری هەژارانەکە ئەمە تا چەند جەناب و ئەم با بڵێن دەستخۆشی خەڵکی بیستۆتەوە لەم پرۆژانەی کۆمەڵی دادگەری ئەوەی ئیشی چاکە و ئیشی خەیریە و ماڵی ئەو کەسش ئاوا بێت کە ماڵی یەکێک ئاوا نەکاتەوە کە ماڵی موسڵمانێکی نەخۆش زیموو ئەکاتەوە حاجی مەسەلەن ئێمە کەناڵی بانگەواز و پەیاممان هەیە تا چەند دڵنیایی کاتێک کە سەیری ئەم کەناڵانەیەی کە ئەمانە بەڕاستی ڕەسەنایەتی و پاراستنی خێزان تا چەند متمانە و بەم کەناڵی ئیسلامیانە هەیە والله من هەر ئەو هەدەفەم هەیە ئەگەر یەک نەگرن هەمویان تێگەشتی یەک نەگرن بە ناوی ئیسلامەوە وابزانم سەرکەوتونی من وابزانم کەواتە جەناب و داوای یەکگرتن و یەکگرتووی ئەگەر یەکگرتوو بن ئیسلام من مەسەلا ئێستا کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی لە بەغدا هەماهەنگی و هاوپەیمانێتێکیان هەیە بەیەکەوە با بڵێن هەوڵەدەن بۆ بەدەستێنانی ئامانجەکان تەنانەت کۆمەڵی دادگەری دەنگی بە دکتۆر موسەنەدا بۆ ئەوەی بێ بە سەرۆکۆماری عێراقیش ئەوە قابلیەتی ئەبێت نابێت ئەگەر یەک بن هەموو یەک بن بە زەختی دەنگەکان زیاتر لەوان دەنگتر زیاتر دەهێنن هەرچی شتێ بیرەوە ئەیکات بوونی دوو کەناڵی ئیسلامی و کەناڵی پەیام و کەناڵی بانگلاس کە کەناڵی پەروەردەین تا چەند کۆمەڵی دادگەری پێت وایە توانێتی لەم ڕێگەی و خزمەتێک بە کۆمەڵگەی کوردی بکات ئەگەر لە کوردستانە سێ چوار ئیشی ئاوا جوان بکرێ سا خەسخانەی بەخشین نیشێکی زۆر باشی کردووە لەبەرەوەی لەگەڵ خەسەخانەکان و ئایادەکانیکەی زۆری فەرقە تێگەی جیاوازی زۆرە خاصەن بە وەسفی من نەبێ و بە قسەی هەموو خەڵکی سلێمانی بێ دکتۆر عەبدولواحیدیشی زۆر جوانەکە کاری زۆر جوانەکات کەسایەتێکی ئیسلامی ئەویش بەڕێزیان وەکو کەسایەتێکی ئیسلامی دکتۆر عەبدولواحید جوانە من بابەتێکی دیکە پێم خۆش دەکات جەناب تا گفتوگۆی بکەم مەسەلەی ئامانجەکانە هەندێک حەزب هەرێکی بۆ ئامانجێدا ئامەزدێ کۆمەڵی دادگەری بەتایبەتی پەرلەمانتارەکانی باس بکەین مەسەلەن لە مەسەلەی سولفەی هاوسەرگیریە دەستێکی باڵایان هەبوو لە مەسەلەی عەقارات و بۆ خان و دروستکردن بە هەمان شێوە دەرکردنی سوو لە بابەتی ئەو سولفەیە دەورێکی باڵایان هەبوو بابەتی جێندەر ئەلحەمدولیلا دەورێکی باڵایان هەبوو کە بەلای دینی ئیسلام و خەڵکی زۆرینەی کوردستاندا شکایەوە هەندێک بابەتی دیکە لە پەرلەمان داکۆکیلەکرا تا چەند پێت وایە ئەمە شۆڵێکی گرنگ بوو و ئەرکێک بوو جێبەجێکرا لەلایەن ئەم حیزب ئیسلامییان بەتایبەتی کۆمەڵی دادگەری خۆی ئوستاز ژیانەزین چۆن جاران تقریبا دەوری 15 ساڵ لەمەوە بەر سولفەی عەقار و سولفەی زەواجە درا ئیشێکی زۆر باش بوو گەنجەکانمان زۆربەی گەنجەکانمان هاوکاریەکردن سولفەی زەواجیان وەرەگرت و
زەواجیانەکە ئێستا وای لێ هاتووە کەم کەس زەواجەکان تێگەی ئەگەر ئەو ئیشانە بکرێنەوە ئەگە بتوان لە پەرلەمانی عێراق ئەمە زیندوو بکەنەوە وەک ساڵان خەڵکانێکی زۆر کەممان کرێکی ئەمێنێ خەڵکانێکی زۆر لە گەنجەکان کە ئێستا ناتوانێت ژن بێنن مسقاڵی ئاڵتون بە ملیۆنە قسوورە بەس ئەگە سورفەی زەواج سەر کرێت زۆربەی گەنجەکان ژنێنن یا سورفەی ئەقار بکرێتەوە گە بۆ خان و بەرەوەمانە خەڵکانێکی زۆرمان لە کرێشێتی ڕزگاریە بێت ئیشێکی باشەکە ئەگەر بتوان ئەوە بکەنەوە ئەمجارە لە پەرلەمانی عێراق کاچە متابعی مەسەلەن لە ماوەی ڕابردوودا کارەکانی کۆمەڵی دادگەری کردووە بەتایبەتی باسێکی دیکە هەیە لە کارەکانی کۆمەڵی دادگەری ئیش بەتایبەتی مەسەلەی ڕەسەنایەتیە زۆر گرنگی بەوەدا کە عادات و تەقالید و هەندێ بەرنامەی دەرەوەی هەرێمی کوردستان نێنێتە ناو کولتوری کوردەواری و پارێزگاری زۆر لە ڕەسەنایەتی مەسەلەی کوردی دەکا ئەمە تا چەند پێت وا بووە لە کۆمەڵی دادگەری ڕەنگی داوەتەوە ئەزای چۆن ئیشێکی زۆر باشەکەن یعنی وای لێ هاتووە ئێستا لە کوردستانە وای لێ هاتووە کۆمەڵی شتەکان کاڵبوونەتەوە ئێستا عرف و عادەتی عەشایری نەماوە تێگەی لەگەڵ ڕێزمان تۆزیە دیانەتەوە شتانە بەلای خەڵکەکە وای لێ هاتووە کاڵ بۆتەوە یعنی ئەمان ئەگەر هەوڵ بدەن ئیشی باشی لەسەر بکەن و ئەگەر هەوڵ بدەن ئەم شتانە زیینگو بکەنەوە شتێکی زۆر باشەکەن لە ڕۆ سیاسەکەی چ داواکاریەک لە کۆمەڵی دادگەری هەیە کە خۆمان دەزانین دوو حیزب باڵە دەسێ پارتی وەکێتین چ داواکاریەکە یەکاوانوکو حیزبێکی ئۆپۆزیسیۆن جێبەجێ بکەن یاخود چ جۆرە فشارێ دروست بکەن ئەزانی چۆن ساجا من هەر نەک لە کۆمەڵی دادگەری لە پارتی لە یەکێتی لە هەموو حیزبەکان من داواکارم کە شتێ بکەن بۆ میلەتە هیلاکە گوناحە ماندووە میلەتی کورد تەسحی زۆر هیلاکە داواکارم لێیان کە شتێ بکەن ئەم میلەتی کوردە ئیسراحەتکە یعنی بەڕاستیەکەی ئێستا زروفەکە وای لێ هاتووە نێن ئیژ ماوە نە کاسپی ماوە نە کەسابەت ماوە ماقول نییە ساڵێک و هەشت مانگە پەرلەمانی عێراقت هەڵبژاردن کراوە تا ئێستا حکومەتێکە بۆ تەشکیل نەکرێ قەیچێکە با تۆزێ سەرفی نەزەرە هەبێ ئەم سەرفی نەزەرێکی هەبێ بتوان ئەوە بکەن ئیشەڵڵا لێرە لە کوردستانی شا پەرلەمان کارا بکەنەوە لە پەرلەمانی بەغاژ ئەگەر هەوڵ بدەن چی باشە بۆ کوردستانی بکەن جێگای فەخر و شانازیە بە کورتی بە گشتی لە ئەدا و ڕۆڵی کۆمەڵی دادگەری ڕازیت بەڵێ زۆریش ناوەندی بۆ فێربوونی قورئانی پیرۆزەیە لە بەرکردنی قورئانی پیرۆزەیە و مەسەلەی دەستگای بەخشینی هەیە بۆ هاوکاری لێ قەوماوان خەستەخانەی بەخشینی هەیە بە هەمان شێوە بۆ هاوکاری نەخۆشان تا چەندوە لە هەمان کاتا دوو کەناڵی ئیسلامی هەیە کەناڵی بانگەواز و کەناڵی پەیام تا چەند توانێتی لەم ڕێگەیان و خزمەت بە کۆمەڵی خەڵکی کوردستان بکەن هاي تقريبا باش باشە ئارە وەڵام لەبەرەوە بەرنامەیەکی دینیە خەڵک فێری مناڵ و شت فێری قورئانەکە هەر شتێی بەلای منەوە شتێکی زۆر باش زۆر باش ئارە وەڵام کە حاجی بابەتێکی تر هەیە ئەویش مەسەلەی ئەم کەناڵانی کە باسم کرد ئەم دوو کەناڵە تا چەند جەناب دڵنیای لەم دوو کەناڵە کاتێک بۆ کۆڵی تەلەڤیزیۆنی ماڵەکە دەخێتە سەرم کەناڵان تا چەند دڵنیای کە پەروەردەیەکی جوان و بەرنامەی جوان لەم شاشەیە و پێشکەشەکە وەڵی پێدەڵە مەڵەم عیبی نییە ینی بە مناڵ لە سەر و هینە پەروەردە ببێ هەر شتێکی باشی لێ دەرەچی باشی لێ دەرەچێت. ئارە وەڵام چ داواکاریەکە هەیە لە کۆمەڵی دادکەری جێبەجێ بکەن بیکەن بۆ ئەوەی زیاتر خزمەتی خەڵک وەڵای داواکاریمەوەی شوێندەسییان دیاروی ئارە وەڵام بە نمونە چی بکەن بە نمونە با نمونەیەتی لەسەرەوە بەرنامەیە پەرەی پێبەن عیبی نییە شتێکی زۆر چاگەکەن واتە خەڵک ئیسفادەی کردووە لەم پرۆژانە تابان چۆن ئیسفادەی نەکردن ئایجا خۆی ئەم دنیا بەهینەوە ماوەتەوە بۆ پەروەردەیەوە ماوەتەوە ئاجین دنیا ببەرەڵایی و بە حیوانگەری چ سوودێکیەوە کەس ئیسفادەی لێ ناکە ینی کۆمەڵی دادگەری کارێکی کردو کە وەکۆڵی دەست بەم پەروەردە و بەم ئاینە و بەم کولتورە جوانەوە بگرێت شەی پێ با هەر شتێکی زۆر چاکە بەلا هەموو کەسەوە باوەڕ ناکەم ینی لە 1000 کەس 100 کەسی خراپ نییە کە حەزی لەو بەرنامەیە نەبێ عالەمەکە هەموو تازە شتی بۆ دەرکەوتووە و گەڕاوەتەوە بۆ سەر ئەو کەناڵ و هینانە پێت وایە کەناڵی ئیسلامیەکان و بەتایبەتی کۆمەڵی دادگەری کاریگەری هەبوو لەسەر ڕای گشتی بۆ زیاتر تەوعیەکردن و هۆشیارکردنەوە لە ڕووی بابەتی ئاینیەوە هەر زۆریش کاریگەریە بوو ئارەوەڵە کارێکی زۆر پیاوانە و چاکە ئەو کەناڵانەی تر وەڵا پیا شەرمەگار لە ماڵەوە سەیریش ئەوانە چییە پەروەردەی چی
خاوەنی دوو کەناڵی ئاسمانیە هەم بانگەواز و هەم پەیام بۆ بابەتی پەروەردەیی تا چەند لەم ڕێگەیەوە کۆمەڵی دادگەری توانیوێتی خزمەتی کۆمەڵگەی کوردی بکەن؟ لا خزمەتی کردووە هەموو کاتێک خزمەتی کردووە بەڵام بڵێم چی خزمەتەی کە و کردوێتی ئەبووە حکومەت بیکە حکومە بیکە حکومەت نایکە حکومەت نەماوە لێرە لە سلێمانی بەڕاستی حکومەت نییە ئەی وەکو ئاستی حیزب کە حیزبێکی ئیسلامی ئەم حیزبە تا چەند دڵنیای لە کەناڵەکانی سامەسن کەناڵی پەیام بانگەواز وڵا کەناڵی چاکە کەناڵی عیبی نییە ناوەڵا کەناڵی هیچ عیبی عادی نییە توانیوێتی ڕۆڵێکی باش بگێڕی کۆمەڵی دادگەری؟ ئارە وەڵا هەموو کاتێک تەلەڤیزیۆنی هەبووە من تەماشام کردووە هەموو کاتێک تەماشای کەناڵی پەیام؟ ئارە وەڵا هەموو کات کەناڵێکی خێزانی و پەروەردەییە؟ ئارە وەڵا باشین کەناڵە لە ڕوویینەوە لە ڕووی سیاسەکەەوە بڵێ هیچ ناکرێت لەگەڵم دوو دەسەڵاتە و نەوەڵا ناکرێت نەوەڵام دوو هیوا بووین وەڵا بیهابووین چی داواکاریەکە لەم حیزبە ئیسلامیە هەیە وەکو هاوڵاتی وەکو دانیشتوویەکی شاری سلێمانی؟ وەڵا هینم لەوەیە کە پەرە بستێنێ و لەگەڵ خەڵقا بدوێ و زیاتر لەناو خەڵقا بێت زیاتر ناو خەڵقا بێ و ئێتر زۆر بگەڕێ بە ناو خەڵقا و ئەوەیە ئەرە وەڵا خانوو ماڵایەکەن بۆ خەڵق و بۆ داماوان و بۆ کەم ئەندامان و بۆ تیوان و بۆمانەیکەن ئەوە خێرەی گەورەیە نەبراوەیەوە یعنی لە کارەکانی کۆمەڵی دادگەری غازیت؟ ئەرەوەڵا من لەو شتانە ڕازی چونکی ئەگە بە غەشان نەیکەن و بە عەدالەت بکەن بۆ خوا پێی ڕازی زۆر مەمنونیانە. کە حاجی دوو کەناڵی تەلەڤیزیۆنیمانەیە کار کۆمەڵی دادگەری پاڵپشتیەکە کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز تا چەندەم دوو کەناڵە لە جێی چاوەڕوانیەکانی تۆیان؟ وەڵاهی هەوڕەیەن هەتا بڕێ هەوڕەیە ئەو شتانە هەوڕەیەن بۆ فەقیر وەزار و بۆ داماوان و بۆ منداڵی بێباوک و دایک و هەوڕەیە خوا ماریان ئەوەکە بۆ خاتری پێغەمبەر خوا نموویان زیادکان لە هەموو شوێنەکان و لە هەموو وڵاتەکان. چ داواکاریە کرێ لە کۆمەڵی دادگەری چی بکات لەمەولا زیاتر گرنگی بە چی بە؟ وەڵاهی هیچ داواکاریمدا ئەوەیە کە ئیشەڵڵا بەرەوان بن لەم ئیشانە سەرکەوتبووین لەم ئیشانە زۆر مەمنونیانم من. یعنی برێو بەم ئیشە خێرخوازی و پەروەردەیانە بن؟ ئارە وەڵا وێ لەو کەسەی لە ڕای خوایە چەندی دەتوانایە بوو بە جۆرە توانای خۆی کابرا ئیوایە 20,000 وایە 30,000 100,000 ئیوایە ملیۆنێکەیە توانای هەیە ئەوە خێرەی گەورەی نەبراوەیە بۆ خوای گەورە. کە حاجی بابەتێک هەیە کە کۆمەڵی دادگەری زۆر گرنگی پێدا ئەویش ئەوەیە لە پەرلەمان و لە دامودەستگا حکومیەکاندا ڕێز لە ئاینی پیرۆزی ئیسلام بگیرێ یاساکان دژی دەقە ئاینی پیرۆزی ئیسلام نەبێ و دەقەکان ئەوەی کە ڕێز لەو شتانە نەگرێ لە ئیشی خوایی ئەوە ئیمانی زەعیفە بەڕاستی ئەوە خێرخوازێکی هەزێت تۆ مزگەوتە مەسڵ لەم پارەی لێ بڕاوە سی لێ بڕاوە تۆ دەست بە شتێکی ئەیتێ خێرە ئەوە نەبراوەیە ئەو خێرە نابێت لایدی لەوە بێ. دادگەریەتی وە دوو کەناڵی ئاسمانیە کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز تا چەند جەناب بوو لە کارەکانیان ڕاستیت؟ خدا جاوێ ئێمە کە تبینیمان کردبێ و تا ئێستا ئاگادار بین و یەکەم جارێ داوای سەرکەوتنیان بۆ خوازنی شەڵا بۆ هەموو کارمەندان و ئەو دەستگایانەی کە بەڕێوەیە بن و ئەوانەی کە پێوە هیداگە بن و ئەوانەی کە دەستیان هەیە لە کۆمەک و بەخشینە کە یەن بە دەستێکی پاک و بە ڕێک و پێچی ئەو کارانە ئەنجامیان ڕاستی جێگەی شانازیە. ئێمە هیوامان ئەوە بوو ئەو خەڵقانی کە شتێکیان بەدەستە و کە دەسەڵاتێکیان هەیە و کە لەم وڵاتایە مەسئولێکیان دەسە خۆزگە هەموو ئاوە دەستپاک و کارەکانیان بە ڕێکوپێکی بکردا و بۆ شێوازەی وەکو ئەوان بەڕاستی. کە حاجی تا چەند گرنگە بوونی حیزبێکی ئیسلامی ئاشێوە لە ناوەندە سیاسەکان؟ خۆزگە دەسەڵاتدارەکانیش وەکو ئەوان بکردایە چکات بەداخەوە کە ئەمان ئەو کارانە ئەکەن بەڵام خۆزگە دەسەڵاتەکان بەدەست ئەمان بووە بۆ شێوە بیان بدا بڕێەوە ئەو خەڵکە و کاتە ئیسپادەی خەڵک زیاتری لێ کرد و خەڵک بەڕاستی لەوانەوە بڵم بە تەواوی ئەو خەڵکە بە یەکسانی ئەژیا وەکو لە هەموو شتێک بەهرەوەرە بوون. تا چەند بەگشتی لە کۆتاییە لە ئەدای کۆمەڵی دادگەری ڕازیت وە چ داواکاری قەیە لێیان؟ وەڵی تەمان لەوانەیە بەندا ئەڵێ بێکەم و کوڕی هەر نییە بەڵام کەمیچە هەر هەیە بەڵام
وەکو ئەرزم کردی خۆزگە هەموو ئەوان بوون بەڵام بەڕاستیەوان ئەوەی کەیکەن و ئەوەی کە دەسەڵاتیانێ ئەوەندەی کە لە دەستیان دێ درێغیان نەکردو و کەم و کوڕی کەمە خۆزگە هەمووان وەڵا جا پێشنیارمەوەی ئینشەڵڵا بەردەوام بن و زیاتر گەشە بن بەکارەکانیان و اینجا دەستی هاوکاری وەکو درێژیان کردووە بۆ هەموو لایەک هەر بەردەوام من لەوە زیاتریش یەک داوام هەیە هەوڵی ئەوە بن ئینشەڵڵا کە بە هەموو لایەک ڕێخستنێکی کوردایەتی تەواو بۆ دام و دەستگاکان و بۆ هەموو ناوچەی کوردستان و هەتا تەنانەت پارچەکانی تریژانی ڕێک بخەن ئینشەڵڵا یەک دەنجی و یەک هەڵوێسی و یەک ڕزی تەبایی سەرکەوتنی هەموومانایی کوردیشە. ئەمڕۆ سیوێکی پێنج بوو ساڵیاری دامەزانی کۆمەڵی دادگەریە ئێمە لە بابەتە سیاسەکە زیاتر قسە ناکەین زیاتر لەلایەنە پەروەردەیەەکە پرۆژەکانی کۆمەڵی دادگەری لە دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشین و دوو کەناڵی ئاسمانی ئیسلامی تا چەند گرنگە کە بەڕاستی ئەم پرۆژانە و تا چەند جەنابەت ئەم پرۆژانەی کۆمەڵی دادگەری بەرزە نرخێنیت والله بە بەرزەی نرخێنم و بە سەلامەتی و خوایە بێم زەڕەت بوون و خوایە موفق بن و خوایە فرسەتیان باو ئاوە ینی لە کارەکانی کۆمەڵی دادگەری ڕازی مەراوەڵا ڕازی میخوایە بێم زەڕەت بن و خوایە تاعەتیان قبوڵ بێ و نوێژ و ڕۆژ و تاعەت و هەموو شتێک لای خواوە پایدار بن. پێشنیار و داواکاری چییە بۆیان؟ والله داواکاریمەوە لە خوا فرسەتیان باو ڕێک و پێک بن و خوا موفقیان کە تا چەند لە کەناڵە ئیسلامیەکانی ئەو حیزبەکە کەناڵی پەیام و کەناڵی بانگەوازە ڕازیت تا چەند کەناڵێکی خێزانین لە هەردووکیان ڕازیم لەخوا بە زیادە ڕێک و پێکن تا بڵێ چاکن خوا موفقیان کە خوا بێم زەڕەتیان کە خوا بیان پارێزیە. پێت وایە پەرلەمانتارەکانی لە ماوەی ڕابردوودا بوونەتە پارێزەری ئەم ئاینە پیرۆزە لە بەتایبەتی دەقە یاساییەکان ئەو پرۆژە یاسانی لە پەرلەمان دەرەچێت کە تێگیران و بەرکەوتنی لەگەڵ دەقە ئاینەکانە نەبێت؟ وەڵڵای تر لەخوا بە زیادێ باشن تا بڵێ ڕێک و پێکن و تا بڵێ خەڵک لیان ڕازیە و باشن خوا موفقیان کە خوا بێم زەڕەتیان کە. لە کارەکانی کۆمەڵی دادگەری ڕازیت؟ بڵێ بەڵێ ڕازیم بڵێ. چ کارێکی زیاتر لای جەنابوجێی بایەخە؟ وەڵای ئەوەی کە شروعی ئیسلامی بێ و حەق بێ ڕەوای حەقە. پێت وایە دادگەری وەکسانی لە وڵاتە غایبە؟ والله هەتا دادوەری باشە ئەگەر بە جوانی بکرێ. پێت وایە دادگەری لەم کوردستانە کەمە؟ یاسا سەروەر نییە؟ یاسا تا بڵێ ئەگەر سەروەر بێ شتێکی باش ڕەوای حەقە. کۆمەڵی دادگەری خاوەنی دوو کەناڵی ئیسلامیە کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز تا چەند ئەم کەناڵە کەناڵێکی پەروەردەی و ئاینین و جەناب لیان ڕازیت؟ هەردووکیانم پێ ڕازی بە هەردووکیان ڕازی. ئەوەی کە گوێبیستی بوون قسە و وتەی هاوڵاتیان بوو لەسەر ئەدا و ڕۆڵ و پرۆژەکانی کۆمەڵی دادگەری لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا پێ خزمەتێکی بەرچاوی بە خەڵکی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی کردووە و باسییان لەوە کرد کە پێویستەکان کۆمەڵی دادگەری لەسەر پرۆژەکانی بەردەوام بێت و هەوڵ با پرۆژەکانی فراوانتر بکە بۆ ئەوەی خزمەتی زیاتری خەڵکی بکات. تا بەرنامە و بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکات.